دوا هەواڵ ئەوە بوو کە زیاتر لە 15 میلیۆن لیتر نەوتی سپی وەزارەتی نەوتی عێراق ڕاستەوخۆ بینێرێ بۆ پارێزگای سلێمانی و پارێزگای سلێمانی لە ڕێگای بەڕێوەبەراتی نەوت و کانزەکانەوە دابەشی کا بەسەر ناوچە ساردەکانی سنووری پارێزگای سلێمانی. بڕیار بوو من ینی بە سەراحەت بڕیار بوو کە پێش کۆتایی مانگ ئەو نەوتە بگات بەداخەوە پێم وایە ئێستا لە بابەتی نرخی نەوت لەوەی کە لە هەرێمی کوردستان هەیە و ئەو نرخەی کە لە عێراقەیە پێم وایە لەوێ ینی ئاستەنگێک لە بابەتی نرخەکە دروست بۆ هیوادارین لە ڕۆژانێکی نزیکە ساغ بێتەوە بۆ خۆشتان نەزانن بەشێکی زۆر لە هاوڵاتیانی بە تایبەتی ناوچە ساردەکان بایکۆتی وەرگرتنی نەوتەکەی وەزارەتی سامانە سروشتیەکانی حکوومەتی هەرێمیان کوردستانیان کردێژ لەبەرەوەی کە نرخەکەی 13500 دینار بوو بە نرخێکی زۆر بوو ئێمەش وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی دیسان نووسراوێکی ترمان ئاراسی وەزارەتی سامانە سروشتەکان کرد بۆی پیاداچوونەوەی بکەن بە ئەو نرخەی کە دانراوە بۆ ئەو بەرمیلە نەوتەی کە هاوڵاتیان وەری دەگرن.